بۆ دۆخی ناوچەکە دەکرێت لە دوای هەڵگرستانی شەڕ لە نێوان ئەمریکا ئیسرائیل و هەروەها ئێران و هاوکات ئەو هێرش و بڵێن ئاڵۆزیە بەردەوامانی کە لە ناوچەکە بەردەوامە لەگەڵ میوانەکەم شۆڤێن بابەتە دەکەم بەڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆری پەیوەندی نێودوڵەتەکانی دیپلۆماسیەت لێرە لەگەڵما دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر بەڕێزی. ئاگری شەڕێکی گەورە 4 ڕۆژە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوتەوە وردە خەریکە پەردەسێنێت پێت وایە ئەبێ چاوەڕی چی بکەین لە ئەنجامی ئەم شەڕە ئایا درێژخایەن دەبێت یا لە کورتمەدادا کۆتایی پێدێت و لێکەوتەکانی چی دەبێت؟ سەرەتا سڵاو لە ئێوە گوڵباخان سڵاو لە بینەرانی کەناڵ 24 و بۆ هیوایی کوردستان پارێزراو بێت لە هەر پشنگی ئاگری جەنگێک. سەبارەت بە پرسیاری جەنابتان کە ئایا ئەم جەنگە بەردەوامی دەبێت یاخۆت فراوانی دەبێت، بە دڵنیاییەوە هاوکێشەی ئەم جەنگەی ئێستا لەگەڵ ئەوانەی کە لە ڕابردووە هەبووە خۆتان دەزانن ئێران نزیکەی 8 ساڵ لەگەڵ دراوسەکەی کە عێراقا جەنگی بەرپا کرده بوو، ئەوە هاوکێشەیەکی تر بوو. ئێستا ئێمە چوونەتە ناو قۆناغێکی ترەوە کە جیاوازشە لەگەڵ قۆناغی شەڕی 12 ڕۆژەیە کە ئەنجام درا لەلایەن ئیسرائیل و بە شێوەیەکی گشتی و ئەمریکاش بە شێوەیەکی تایبەتی کە تەنها بنکە ئەتۆمیەکانی گرت بۆ ئامانج، بەڵام ئەم هێرشەی ئەم جارەی ئیسرائیل ئەمریکا بۆ سەر ئێران. دکتۆر سامان ببوورەکە ڕامگرتی، بەڵام ئەم هەواڵە گرنگانە هەبوو پێویست بۆ ئاماژەی پێ بکەین. با من هەر لەم هەواڵە نوێەوە دەست پێ بکەم. گروپەکانی بەرەی مقاومە بە دیاریکراوی گروپ و میلیشیا چەکدارەکان هێرشیان بۆ سەرخاکی عێراق بە دیاریکراوی هەرێمی کوردستانیش دەست پێ کردووە. پێت وایە ئایا ئەمریکا دەتوانێت ڕێگە لە دووبارە سەرهەڵدانەوە و چالاکیەکانی گروپانە بگرێت لە بەرەوەی ئێستاش لە ژێر هەڕەشە توندەکانی ئەمریکادان؟ ئەمانە چیەکەن؟ پێشەوەی وەڵامی جەنابەت بدەمەوە، ئەو دیمەنانەی کە دەیبینم کاتێک لە شوێنێک درۆنێک دەکەوێت یا موشکێک دەکەوێتە خوارەوە، بە پێویستی دەزانم هاوڵاتیان بۆ پاراستنی گیانی خۆیان دوور بکەونەوە لەو ناوچانە، نزیکی ئەو شوێنە نەکەون، چونکە خۆتان دەزانن ئەوەی کە مەوادی تەقینەوە بێت هەمووی مەوادی کیمیاویە یاخود مەوادگەرێکن کە ژەهریان پێوەیە کە ناکرێتەوە نزیکی بی وەکو هاوڵاتی. سەبارەت بە پرسیاری جەنابتان دەربارەی ئەو گروپ و تاقبانەی کە ئەمڕۆ چالاکن بۆ ئەوەی کە نیەتپاکی خۆیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی بنوێنن، بەوەی کە ئەوان هێشتا لەسەر عەقیدە و ڕێڕەوی ئەو ڕژێمن، ئەمە بە دڵنیاییەوە کۆتایی پێدێت. ئەوەی کە لێرە ئەنجامە درێت تەنها هەوڵێکە بۆ ئەوەی کە ینی ئەتوانین بڵێن ئەوەندە نابێت گرنگی پێ بدەی. ڕاستە لەم قۆناغەیە چکە ئێمە باس لە جەنگێکەکەین کە زۆر گەورەتر لە جوڵەی یا چالاکی ئەم گروپ و تاقبانەی کە هەیە. جەنگێکە لە نێوان زلهێزێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، هێزێکی هەرێمی وەکو ئیسرائیل لەگەڵ دەوڵەتێکە کە هێزێکی هەرێمی بووە بە ناوی ئێرانەوە. ئێمە دەبێت بە هاوکێشەکە بەم شێوەیە تەماشا بکەین. تەواوی ئەم گروپانەی کە ئێستا وەکو چۆنەڵێ دروشم دەرەکەن بەیانیە ئەدەن و ئەمانە تەنها شتێکی فشۆڵە لە ڕاستیە، ینی هیچ ئەنجامێکی نابێ و دەرەنجام خۆیان ئەو گروپانە دەزانن کە لە لیستی سزاکانی ئەمریکان، ینی چ درەنگ چ زوو بە سزای خۆیان دەگەن و کۆتاییان پێدێن. بەڵام ئەوەی کە بەنسبەت ئێمەوە گرنگە لە چوارچێوەی با بڵین خوێندنەوەیەکی نێودوڵەتی بۆ ئەوەی کە ئەمڕۆ لە ئێرانە ڕوودەدات، بەداخەوە کۆماری ئیسلامی لە ڕابردووە دەرفەتی ئەوەی هەبوو کە ڕێکەوتن ئەنجام بدات لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر ئەو بابەتانەی کە لەلایەن سەرۆکی ئەمریکاوە دۆناڵد ترامپ خرابوونە ڕوو، ئەو چوار خاڵەی کە باس دەکرێەوە زۆرش دووبارە لەسەری قسە کراوە بۆیە ناچمە ناو وردەکاریەکانیەوە، ئەو کارە ئەنجام نەدا. ئەمڕۆ هەوڵی ئەوە دەدرێت کە لێرێ بۆ نمونە گەروی هورمز بگیرێ وەکو کارتێک، ئەوەش لە ڕاستیە ئێستا لە دەستی ئێران دەچوە. زۆر باشە دکتۆر، لە ماوەی ڕابردوودا چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لەگەڵ هێرشەکانی هەفتی ئۆکتۆبری 2024 بەردەوامی ئەم هێرشانە لەگەڵ حەماس و حیزبوڵا دواتر گۆڕینی حکوومەت لە سووریا دەگوترێت کە جارێکی دیکە گۆڕانکاریەکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات. ئەم شەڕێک ئێستا لەگەڵ ئێران بەردەوامە، چی لە هاوکێشە سیاسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێت ئەگەر ئەمریکا و ئیسرائیل ئامانجەکانی خۆیان بەدی بهێنن؟ لە ڕاستیە ئێمە لە قۆناغێکی زۆر هەستیاری جیهانین کە سیستەمێکی نێودوڵەتی لە حاڵەتی دروستبوونە و ئەو سیستەمە نێودوڵەتیە بە دڵنیاییەوە بە سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبێت، ئەلبەتە هاوبەشی تریش دروست دەبێت. ئێوە خۆتان لەم ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بیستوتانە کە وڵاتێکی وەکو بریتانیا مەبەستیە بچێتە ناو
ئەم هاوکاریەی کە پێتان وایە بەریتانیان بڕیارە دەدا بڕیاری داوە و هاوکاریەکانی دەست پێ دەکات و دڵنیام هەندێک لە وڵاتانی تری ئەوروپاش دەچنە ناو ئەم هاوکێشەیەوە بەو واتایی کە هاوپەیمانیەتیەک دروست دەبێ بەرامبەر بە وڵاتێکی وەکو ئێران و ئەمە لە خۆی لە خۆیە بە نسبەت ئێران وەکو چۆنەڵێت ئەبێتە بابەتێکە لە هاوکێشەی نێودەوڵەتی پێ دەڵێن زیرۆ سەم گەیم یعنی بەو شێوەیە کە سەرکەوتنێک بەدەست ناهێنێ لە ڕاستیە ڕۆڵی وڵاتانی عەرەبی چۆن دەبینی لە وڵاتانی عەرەبی بەداخەوە کۆماری ئیسلامی ئەو وڵاتانی کرد بە هەندێک لە وڵاتانی عەرەبی بە تایبەتی وڵاتانی کە لە کەنداون کرد بە نەیاری خۆی بەوەی کە هێرشی کردە سەریان ئەمڕۆ وڵاتێکی وەکو قەتەر دەڵێت ئێمە وەڵاممان دەبێت بۆ ئەو کاری کە لە دژمان ئەنجام درراوە وڵاتێکی وەکو سعودیە کە پێشووتر کاری ئەوەی کردبوو کە میانگیری بکات لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئەبینین هێرش کراوەتە سەری و ئارامکۆ کراوە بە مەبەست کە کۆڵەکەیەکی سەرەکی با بڵێن وزەی ئەو وڵاتەیە وڵاتێکی وەکو کوێت بە هەمان شێوە ئیمارات بە هەمان شێوە و بەحرین بە هەمان شێوە ئەمانە هەمووی ئێران کردی بە نەیاری خۆی ئێران دەستی لە وڵاتانە کردەوە ئێران پێی وابوو ئەگەر بێت و وەکو چۆنەڵێ نەخشەی ئەو جەنگە فراوانتر بێت ئەبێتە کارتێکی فشار بۆ سەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەو مەبەستەی کە جەنگەکە بە زووترین کات ڕابگرێ بەڵام بینیمان کە بەدەر لەوەی کە ئەمە سەرکەوتنی بەدەست نهێنا ئەم پلانەی ئێران بوو بە مایی ئەرکێکی زۆر گەورەش لەسەر کۆماری ئیسلامی بەو واتایی کە ئەوانە ئێستا ئەگەر بمانەوێ یان نەمانەوێ خۆیان لەبەرەی ئەمریکا ئیسرائیل دەبینەوە بەرامبەر بە ئێران لەبەرەوەی جۆرێک لە زەرەربەند بوونە لەم هێرشانەی کە لەم دواییە ئێران کردوێتی بەسەر ئەو وڵاتانە ئەگەر چی لە ئێرانشا دەبینین کە حکوومەتی ئێران خۆی بە دوورەگرێت لەو کردارانەی کە سوپای پاسداران ئەنجامی داوە هەندێک لە دەربڕینەکانی حکوومەت ئەو ئەڵێ ئێمە ڕاستی ئەو کارەمان ئەنجام نەداوە بەڵکو سوپای پاسدارانە بەو واتایی کە ئێستا دووبەشیەک هەیە لە نێوان خودی ڕژێمی کۆماری ئیسلامی باشە دکتۆر ئامانجی سەرەکی ئەم هێرشانەی کە کراوەکو دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاوە بنیامین نەتانیاهو باسی لەوە دەکات گۆڕینی ڕژیمە لە ئێران گۆڕینی و حکوومەتی ویلایەتی فەقیه کە ئێستا حکومی ئێران دەکات پێت وایە ئەم گۆڕانکاریە ڕوو دەدات وە گەڕوو بدات ئەو حکوومەتەی داهاتووی ئێران بەدڵی ئەمریکا و ئیسرائیل دەبێت یا چ گۆڕانکاریێکی دیکە لە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ئەگەر بمانەوێت خوێندنەوەیەکی ورد بۆ ئەم دۆخەی ئێستای ئێران بکەین ئێران ئێستا لە بەردەمی دووڕیانێکە یا ئەوە تاکە بەردەوام دەبێت لەسەر ئەو سیاسەتەی کە هەیەی کە ئەوە خۆکوژیەکی استراتیژی پێدەوترێت یا ئەوە تا کە تەسلیم بوون ئەنجامەدا وەگەر تەسلیم بوون ئەنجام بدا بە واتایە دێت کە ئەم سیستەمەی کە ئێستا هەیە ناتوانێت بەردەوامی هەبێ و خۆتان دەزانن کە ئەم سیستەمە لە ڕابردووە کۆمەڵێک خۆپیشاندان کراوە لەلایەن خەڵکی ئێرانەوە کە بە وتەی با بڵێن زۆرێک زیاتر لە 40,000 کەس کوژراون و ئەوانە دەبێ بێوەڵام نەمێننەوە لە هەمان کاتە وڵاتانی کە ئەمڕۆ هێرش کراوەتە سەریان لەلایەن ئێرانەوە ئێران بە مەترسیەک دەزانن و خودی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەیشاردوەوە کە نزیکەی 47 ساڵە کۆماری ئیسلامی دروشمی لە ناودانی ئەمریکای بەرز کردوێتەوە دروشمی لە ناودانی ئیسرائیلی بەرز کردوێتەوە و بۆیە دەکرێت بڵین ئەم هەوڵی کە ئێستا دەدرێت بۆ ئەوەیە کە ئەو ڕژێمە تا ڕادەیە کۆتایی پێبێت ئەوەی کە لە ئایندەیە ڕوودەدات سیستەمێک دێتە پێشەوە بە دڵنیایی وەس دەبێت سیستەمێک بێت کە دژایەتی ئەو لایەنانە نەکات کە ئەمڕۆ لە جەنگن بەرامبەر بە کۆماری ئیسلامی. باشە لە شەڕی 12 ڕۆژە کە لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو ڕوویدا ئێران زۆر نیگەران بوو لە وڵاتانی عەرەبی هاوپەیمانی خۆی بەتایبەتی و گروپ و میلیشیا چەکدارانی کە بە پرۆکسیەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەناسێنرێن کە هیچ کاردانەوەیکیان بەرامبەر بەو هێرشە بۆ سەر ئێران نەبوو ئێستاش دەبینین جگە لە حیزبوڵای لوبنانی کە کەوتۆتە شەڕ لەگەڵ ئیسرائیلەوە گروپەکانی دیکە بناوە ئەگەر هێرشێک بکەن پێت وایە بۆچی ئەوانە لە پشتی ئێران بەو شێوەیە نەوەستان و هۆکاری ئەوەی کە ئێران بەتەنیا مایەوە لە مەیدانەدا چییە؟ هۆکارەکەی دەگەڕێتەوە بەوەی کە ئەو گروپ و میلیشیانە هەندێکیان عەقیدەتین وەکو حیزبوڵا کە لە لوبنانە لێرەش بە هەمان شێوە حیزبوڵایەک هەیە و گروپی تر هەیە کە تایبەتن بە کۆماری ئیسلامی خۆیانەوە وەکو سەرایە ساردەم کە نازانی سەرۆکەکەی چێە و لە هەمان کاتیشە ڕاستەوخۆ ئەوان با بڵێن لەلایەن ئێرانەوە پەیامیان بۆ دێ کە کار ئەنجام بدەن
ئەوانی تر ئێمە دەزانین کە بەرژەوەندی خواز بوونە لە ڕابردووشە چی بەرژەوەندی کەسی بوو بێ لەلایەن سەرکردەکانیانەوە چی بەرژەوەندی با بڵێن دەسەڵات بوو بێ کە لەو ڕێگایەوە دەستەبەریان کردو بەدڵنیایەوە ئەمڕۆ ئەوان خۆیان ناکەن بە قوربانی کۆماری ئیسلامی لە حاڵەتێک کە دەزانن کە شتێکەکەی بەرەو باشە بەڵام دکتۆر هەڕەشێکی زۆر لەلایەن ئەمریکا لەم گروپانە هەیە پێشووتریشە و گروپانی عراق داوای چەکردیانی کردووە ئێستاش خاڵی سەرەکی ناکۆکی ئەمریکا لەگەڵ حکوومەتی داهاتوی عراق بوونی نووری مالکی وەکو سەرۆکوەزیرانی عراق ئەمانە چی لە هاوکێشەی سیاسی لە عراق دەگۆڕێت ئەگەرم گوشارانە بەم شێوازە ئەگەر گوشارەکان بەم شێوەیە بەردەوامیان هەبێت ئەو گروپانەی کە لە ڕابردووە لە لیستی تێرۆری با بڵێن کۆماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکان پێویست نەدەبوو کە لە حکوومەتە بەشداری بکەن پێویست نەدەبوو وزارەت بەدەستەوە بگرن و لە پەرلەمانشە تەواجودیان هەبێت ئەمە پەیامێک بووە کە لەلایەن دیبلۆماتکارانی ئەمریکاوە لەلایەن وزارەتی دەرەوەی ئەمریکاوە و لەلایەن ئەوانەی کە نێردەی تایبەتی دۆناڵد ترامپ بوون بە سەرانی ئەو لایەنانە گەیشتووە و بە لایەنی سەرۆکی حکوومەتش گەیشتووە و ئەمە ئەگەر بێت و بەو شێوەیە بەردەوامی هەبێ بە دڵنیاییەوە دەبێتە کێشەیەک بۆ ئەوەی کە عێراقش سیستەمی سیاسی پێداچوونەوەیەکی پێ بکرێت لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لە بیرمان نەچێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خۆی بە وەکو چۆنەڵێ داڕێژەری سیستەمی نوێ لە عێراق دەزانێت کە لە پاش 2023 هاتۆتە ئارەوە و هاوکاریەکی زۆری کردووە بۆی ئەم حکوومەتە یاخود ئەم دەوڵەتە لەسەر پێی خۆی بوەستێ و خاوەندی فیدراالیەت بێت خاوەندی دەستور بێت ئەمڕۆ ئەگەر بێت و بەو شێوەیە بەردەوامی هەبێت بە دڵنیایی و ئەو لایەنانە سزای خۆیان وەردەگرن و تا ڕادەیەکیش هێرش کراوەتە سەر هەندێک گروپ و تاقم کە سەر بە حەشتی شعبین و سەر بەو میلیشیانن کە لایەنداریان بۆ ئێران نەشاردەوە. پێت وایە مانجی داهاتووی ئەمریکا ئەوە بێت لەم هێرشانی بەردەوام بێت بۆ سەر و گروپان و چەککردن و لە ناوبردننی گروپەکان یەکێک لە بەرنامەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو کارەیە کە نەشاردۆتەوە لە هەمان کاتیشە هەندێک لەو گروپ و میلیشیانە لەگەڵ ئیسرائیلشە لە ناکۆکی بوون و هێرشیان کردوتە سەری لە ڕابردووە بە تایبەتیش لە جەنگی 12 ڕۆژەی کە جەنابەت ئاماژەت پێی کرد بۆیە ئیسرائیلش بێوەڵام نابێت بەرامبەر بەو گروپ و تاقمانە ئەمە لایەکە کە دەبێت بەڕاستی عێراق بیر لە بەرژەوەندی خۆی بکاتەوە و سەرۆکی حکوومەت لە عێراقە دەبوایە زۆر دەمێک بوو سنوورێک بۆ ئەو لایەنانە دابنێت کە بەداخەوە توانای ئەوەی نەبوو ئەو کارە ئەنجام بدات. بابەتێکی تر ئەوەیە کە ئەمڕۆ ئەو کێشەیە کە ڕوویداوە وا دەکات کە عێراق نەتوانێت نەوتی خۆشی هەناردەی دەرەوە بکات لە ڕابردووە چەندین پرۆژە هەبووە کە مەسەلەن نەوت لە ڕێگەی ئوردنەوە هەناردە بکرێت نەوتی عێراق مەبەستمە کە نزیکەی 2 میلیۆن بەرمیلێک بوو لە ڕۆژێکە بەو ڕێگایە بەڵام ئەو گروپ و تاقمانە لەبەر بەرژەوەندی ئێران ڕێگریان کردووە لەوەی کە ئەو کارە جێبەجێ بکرێت لە هەمان کاتە بەرنمەیەکی ئەوتۆ هەبوو کە لە ڕێگەی سعودیەوە 1.5 میلیۆن بەرمیل نەوت هەناردە بکرێت ڕۆژانە ئەو پرۆژەیەش جێبەجێ نەکرا هەرمز لە ئێرانەوە هەناردەی دەرەوە لە هەمان کاتیشە ئەو بابەتەی کە گرێدراوە بە تورکیاوە کە پرۆژەی با بڵێن نەوتی کەرکووکە لە ڕێگەی جیهانەوە کە تا ئەم ساتە وەختەش حکوومەتی عێراق توانای ئەوەی نییە کە لێگەڕێت با بڵێن نەوتەکە هەناردە بکرێت بەو واتایە ئەوانەی کە لەسەر دەسەڵاتن لە عێراقە ئەوەندەی کە بەرژەوەندی ئێرانیان وستووە بەرژەوەندی خودی وڵاتەکەی خۆیان نەویستووە و مکێشێکی گەورەیە وەگەر بێت و ئەو میلیشیا و گروپانە بەڕاستی عێراقی بن ینی چۆن جورئەت بە خۆیان دەدەن هێرش بکەنە سەر بۆ نمونە بنکەی ڤیکتۆریا لە بەغدا بنکەی با بڵێن فڕۆکەخانەی هەولێر لە هەرێمی کوردستان ئەمە خۆی لە خۆیان کێشەیەکە بۆ ئەوەی کە ئەوانە هێشتا لەگەڵ شوناسی خۆیانە کێشیان. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر سامان سەورانی پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکانی دیپلۆماسیەت لێرە لەگەڵمان بووی. زۆر سپاس دەستخۆش.